یانەی نەورۆز بە هاتریکی دیار عەلی سۆرانی گۆڵباران کردو بۆ یەکەم جاریش لە کێبڕکەکانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستان چووە پێشەنگی خولەکە. بە چوار یاری کێبڕکەکانی هەفتەی چواردەی خولەکە کۆتایی هاتوو. نەورۆزیش لە یاریگای خۆی میوانداری یانەی سۆرانی کرد. لەگەڵ فیکەی دەستپێکردنی یاریەکە و هێرشەکانی یانەی نەورۆزیش دەستی پێکرد. بە جۆرێک نیان هێژیاری زانانی میوان دەست پێش خێری گۆڵکردن بکەن. لە کاتێکدا دیار عەلی ناسراو بە حەمکە هێرشبەر یانەی نەورۆز هاتریکی بۆ یانەکەی تۆمار کرد لە خولەکەکانی 22-29. سەرەتای جێمی دووەم بە هێرشەکانی یانەی میوان دەستی پێکردەوە و توانیان لە خولەکی 51 بەرزەن قاسم تاکە گۆڵی یانەی سۆران تۆمار بکات. دوای ئەو گۆڵە هێرشە مەترسیدارەکانی نەورۆز دەستی پێکردەوە. بۆ چوارەم جاری ژیاری زانانی یانەکە تۆڕی گۆڵی یانەی میوانیان هەژاند لە خولەکی 63 لە ڕێگەی شوانە قادرەوە. هەرچەندە یاریزانانی هەردوویانە چەندین هێرشی تریان ئەنجامدا بەڵام سەرکەوتوو نەبوون. لە کۆتاییشدا یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی یانەی نەورۆز کۆتایی هاتوو. بۆ بردنەوەیەش خۆی گەیاندا سەر و ڕیزبەندی خولەکە. برای خۆت ئەمن گەمەیە کەم حساسە لە مەرحەلەیە کەم بوو لە مەرحەلەی دووەم. ئەمە ئێستا ماگەشتینە سەدارێت بەس کۆ حیفاز بکەن لەسەر ئەو سەدارێت. ئیشیمە بڕاستی ئێستا قورسە زۆر قورسە ئیشیمە. ئەمە یەک تانی بە ئەحسانی ینی لەگەر ئیشەکە بگێتە سەدارێ. ئێستا ئیشیمە ئەمە زیاتر دکن کۆ حیفاز بکەن لەسەر ئەو سەدارێ ئینشاءالله زیاتر ئیش دکن. ئەمە ئەدا و نەتیجە زۆر باش بوو. ئەوە دافعەکی دمەلۆ بۆ پێش لەو گەمێ داهاتی ینی منافەسە هەموو زۆر فەریق هاتنە مناو منافەسێ ینی یەک دۆڕاندن ئەتو احتیمال بە دووەم و سیەم دوای حیفاز بکەن لەسەر ئەو ڕتمی خۆ انشاءالله بەردەوام وەکە ئەو ڕۆژ یاریزانی مدرۆژی خۆ دەبن بەردەوام دوای حیفاز بکەن لەسەر ئەو ئادایە انشاءالله. دەستخۆشی لە یاریزانەکانمەکە ماسەکی باشیان پێشکەش کرد. پیرۆزبای لە یاری نەورۆز دەکەم ئەوان باشتر بوون بە تایبەتی لە سەرەتای یاریدا بەهۆی بابرین سەرەتا خراپەکەیەوە دەستمان پێکرد لە چەند دقەی ئەوەلی گۆڵە خێراکێکەوە لە دقەی دووە گۆڵمان لێکرا. وای کریارێکە بۆ ئێمە زۆر زەحمەت بێ و تەرکیزی هێلی بەرگریمان زۆر خراپ بوو. سوبارەت بە هاتریکەکە مسواسی یاریزانەکانم کاوان یارمەتی دەرم و هەوڵێکی باشیان بۆیان بۆی بتوانم هاتریک تۆمارکەم. ئینشاءالله هەر لە سەر و ڕیزبەندی گۆڵکاریان ئەمێنی. نەورۆزیش ئەم حاڵەتە دەرونی خراپە یاریزانەکانی مەی قۆستەوە ئیستیغلالی کرد لە تۆمارکردنی دوو گۆڵ. تەمانە من یارێکی ڕابردووش لەگەڵ زێرەبانی هەڵی زۆر زەق بیندرا. من خۆم پاراست لە قسەکردن دەربارەی تەحکیم و ئێستا شەروە بەما شێ خۆمە پارێزم لەم ئاستایکەوە بابرین ناوبژێوانانی کوردستان پێشکەشی ئەەکەن ئەوانش قابلن لۆ هەڵە بەڵام ئەمانە بە هەڵە ناچن بەڕاستی بەداخەوە. بۆ بردنەوەیە یانەی نەورۆز بە کۆکردنەوەی 22 خاڵ خۆی گەیاندا سەر و ڕیزبەندی خولی نایابی کوردستان و یانەی سۆرانیش بە کۆکردنەوەی 16 خاڵ دابەزیە پلەی هەشتەمی ڕیزبەندی. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.